ئاوێستاش نەزاددا لەو ئاوی بێ ئامان ئاوێستا نەزاددا لە ئاوی بێ ئامان من قوربانی مەکتەب و تەڵەبەکان و بابی غەمبارت بم من قوربان مەکتەب و تەڵەبەکان و بابی غەمبارت بم قوربان براکانت قوربانی داچی سەردەشێواوت بم یا رب یا ئەڵڵا سەبووری بدە بە باب و داچی دڵیان خۆش بکەی بە ئاشکرابوونی ئاوێستای داچی یا رب یا ئەڵڵا ئێمە هەمومان شایادی دەدەین کە تۆ ڕاحیمی ڕحممان پێ بکە بەڵکو ئاوێستا لە ئاو دەربێنی یوسفت دەرکرد لە بیر و زیندان یوسفت دەرکرد لە بیر و زیندان ئاوێستاش نەزاددا خدای رامەکان تۆ باڵادەستی تۆ ساحەب عەرشی خدای ئەرڕەحمان ئاوێستام دەوێ مالکن ملک یا حەیا مەنان ئاوێستام دەوێ مالکن ملک یا حەیا مەنان مەلا ئیبراهیم دەست بە دوعایە دیداری ئاوێستای بەدڵ هیوایە